خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ. ئێمە لێرەین تاکو و بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین. هەموو ڕۆژێ دەبێ ئێمە لێرە بڵێین کە باشترینەکان پێشکەشی ئێوە کراوە، لە ناو باشترینەکاندایەوە هەڵەبژێرن. کاندیدی ئەمڕۆمان کە گفتوگۆی لەگەڵەکەین و ڕوبەڕووی ئێوە یەکەینەوە لە سەردەمی منداڵیدا و لە ناو خانەوادەیەکی خەباتجێر چاوی بە دنیا هەڵێناوە. بۆ بژێوی ژیانی بۆ ئەوەی پیشانیدا لەسەر پێی خۆی وەستاوە زۆر کاری تاقی کردوتەوە. بە ئارەقی نێوچەوانی خۆی ژیاندووە. دوجار پلەکانی خوێندن دەبڕێ و زۆر بە خێرایی لەبەر لێ هاتووی و زیرەکی خۆی گەنجترین پرۆفیسۆرە لە ناو ناوەندەکانی خوێندنی باڵادا. جێگری سەرۆکی زانکۆ و ڕاگر و مامۆستا و چەند قۆناغێکی تری کارگێڕی تاقی کردوتەوە. هەمیشە بە سەرکەوتووی ئەرکەکانی بڕیوە. ئەمە باسی کەسێکەکەین کە ئەمیشە ئەڵێت ئێمە باڵمان نابەسترێت، بۆ قەفەس دروست نەبووین، ئێمە مەلی ئازادین، فێرە بەرزەفڕینین. بێکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارە 5 لیستی 222 پارێزگای سلێمانی دکتۆر هێرش ڕەسوڵ. با بفەرمێت. ئێمە هەواڵی گەل ئیرادە و وزەی خەڵکی، بەو ئیرادە و وزەی خەڵکە چی بە بینەران و ئامادەبوون بەشداربوانەوێت. سەرەتا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەین. وەکو کوردەڵێ شەرمەندەتان کردم، بەخێر بێن سەر چاومان. ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە بە هاوکاری ئێوە بە دەنجی ئێوە هێزی ئێوە دەبین لە بەغداد. سپاس. هەر بژێ دابنیشین. ئارەزوی جەناب ماندوو دیاری فەرموودی خزمەتدا بە ڕوخسەتیەوە. دکتۆر هێرش ڕەسوڵ من شتێکم لەسەر وتی نازانم ئینشاڵڵا ڕاست بووە یا هەر کەمەکەیم وتووە. زۆرەکەی کێیە؟ دکتۆر هێرش ڕەسوڵ کێیە؟ من هێرش ڕەسوڵ مراد بەبێ پێشگر و پاشگر شانازی بە خۆمەوە دەکەم، بە خێزانەکەمەوە، بە خزمەکانمەوە، بە هاوڕەکانمەوە، بە ئێوە، بە کوردبوونمەوە، بە کوردستانی بوونمەوە، بە یەکێتی بوونمەوە. دوای ئەوەش وەکو دەنجی دکتۆر هێرش وازا لایەوە دەگات هاوسەرجان دەنگەکەیان بۆ بەرزکە دەنگم بەرزترکە. ئینشاڵڵا لە بەغداد دەنگمان بەرزتر دەبێت ئینشاڵڵا. ئەگەر زۆر بە کورتی بە 5 خاڵ لە بەرەوەی ژمارەکەم 5 بە 5 خاڵ خۆم بناسێنە زۆر بە کورتی. من بە شانازیەوە کوردم، کوردستانیم، ئەکادیمیم، گەنجم و یەکێتیم. بۆچی؟ چونکە یەکێتی هەمیشە هێزی کۆمەڵانی خەڵکە لێرە لە بەغداد لە هەموو شوێنێک. بۆچی خۆت کاندید کرد دکتۆر هێرش؟ من لە چەند بوارێک ئیشم کردووە لە منداڵیەوە. بەشێک جەنابەت باست کرد لە منداڵیەوە لە سلکی هەم خوێندکاران، دواتر لە لاوان و لە ڕادیۆی مەڵبەندەوە لە 1 و 2 تەوەستەوە دەستم پێ کردووە. دواتر کە هاتمە زانکۆ و سلکی زانکۆ و خوێندنی باڵا لە ڕاگەیاندن زۆرتر قوڵ بوومەوە. هەستم کرد ئەم جۆرە کارکردنە جۆرێک لە نزیکایەتی هەیە لەگەڵ کاری پەرلەمانیش، چونکە کاری پەرلەمانی جگەل لە یاسادانان چاودێریکردنە، نوێنەرایەتیکردنی خەڵکە و بە دواداچوونی بەردەوامە. ئەمانە نزیکە لە سروشتی خۆمەوە. ئێمە هەمیشە گوێمان لە خەڵکانێک دەبێت بەگشتی
دەوروبەرمان خەڵک بەگشتی دەڵێ ئەو کەسانەی کە دەچنە پەرلەمان بە شێوەیەکی گشتی ناتوانن لە لیجنەکان بەباشی کار بکەن، خەڵکی پسپۆری کەم تایە، ئەکادمی کەم تێدایە، بۆچی ناچن؟ زۆر جار من ئەو ئۆفەرم هەبووە یان ئەو پێشنیارم بۆ کراوە، ئەم جارە قبوڵم کردووە بەم هۆکارانە کە پێم وابە بتوانین خزمەتێک بکەین، ئەویش یەکەم جار بە پشتیوانی خی گەورە اینجا هەوڵ و هیمەتی هەموو لایەک. هەر بژی دکتۆر، ئەگەر وەختێک کێسە لە ناو بانگەشەی هەڵبژاردنین چۆن قەنەعەت بە کەسێکەکەی دەنگدا بە لیستی 222 لیستی 222 بۆ گرینگە یان بۆچی لە بەغدا چی پێکرێت؟ بەڵێ ئێمە لە 15 ساڵی ڕابردوودا بینیمانە کە بارودۆخی هەرێم و عێراق چۆنە بە قۆناغی جیاواز بە هەوراز و نیشێوی جیاواز تێپەڕیوە. هەمومان سەردەمی جەنابی ماممان بیرە کە مام خۆی مانای بەخشی بوو بە کورسی سەرۆکایەتی کۆمار. ڕەنگە زۆر سەلاحەت و زۆر دەسەڵات نەبوو بێ بۆ سەرۆکایەتی کۆمار بۆ سەرۆکی کۆمار، بەڵام مام زیاتر لەوەی پێبەخشی بوو بە کۆکەرە بوو بە چەتری کۆکەرەوەی کوردستانیان و هەموو عێراق و لە سەردەمی مامدا قەیرانی دارایی سیاسی ئابووری سەربازی ئەمانە نەبوو و لە سەردەمی مامدا هەڵی استراتیجی گەورە نەبوو کە کوردستان و ناوچەکە دووچاری هەڵدێری گەورە بکە، دووچاری ئەومان بکە کە نیوەی خاکی کوردستان لەدەست بدەین کە مەسلەی کەرکووک و ئەمانە کە لەوەتی کورد هەیە یەکێتی هەیە خوێنی بۆ دەڕێژێت بتوانین بڵین وامان لێبێت کە لە دەستی بدەین. بەڵام دوای ئەوانە بینیمان کە بەتایبەت کە لە زۆنی سلێمانی هەندێک حیزبی شعبەوی فەوزەوی دروست بوو، کۆمەڵە دەنگیان سوستاند لە یەکێتی، لە هەندێک بارودۆخدا پاشەکشیان کرد بە یەکێتی، لە هەندێک بارودۆخدا یەکێتیان لاواز کرد، دەرکەوت کە هێزی یەکێتی چۆنە. ئەینجا دەرکەوت کە کوردستان و عێراق بەبێ یەکێتی وەکو تەرازوێکی لاسەنگ وایە. ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەری 2007ەوە بینیمان کەرکووک چی بەسەر هات، بەڵام لە ساڵ و نیوی ڕابردووشدا کاتێک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی بڵین بەدەر لە هەرێمی کوردستان ئەنجام درا، بینیمان کە کورد و یەکێتی نیشتمانی کوردستان چ دەنگێکی زۆر و بەدەست هێنا لە کەرکووک. ئێستا پارێزگارێک لە کەرکووکە خزمەتکارە، گەنجە، تەکنۆکراتە، هەمومان شانازی پێوە دەکەین ئەمە بەرهەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە، کەواتە ئەوە هێزی یەکێتیە، ئەوە دەنگی یەکێتیە. بۆیە دەنگدان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو شتێک گەشەدانە بە پرۆسەی دیموکراتی، پەرەپێدانە بە ئەو هێزە گەورەیەی کە پێویستە بۆ ئێستای عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە و خزمەتکردنە بە کۆمەڵانی خەڵک و زیادکردنی سەنجی کووردە هێزی کووردە لە بەغدا. من واز بێنم خزمەتدان مایکەکە بدەینە دەستێەوە باشە. وەڵا حەزەکەم کاک سۆران ئەگەر مایکەکە ئامادەکە با من یەک دوو پرسیاری تر بکەم. کاک دکتۆر هێرش، یعنی خەڵک ماندووە، کۆمەڵک کێشە هەیە، تەنانەت ئەو هاوڕێیانت کە لێرە لە ناوەندی زانکۆ بێت، لە ناوەندەکانی خوێندن بێت، فەرمانبەر بێ، مامۆستا بێ، مەسەلەن لە هەموو بوارەکان خەڵک ماندووە. مەسەلەن ئەو دروشمەی کە ئەڵێ هێزی تۆین لە بەغدا، ئەگەر ئێوە هێزتان بدرێتە لای خەڵکەوە ئەتوانن ئەو هێزە تەوزیف بکەن بۆ ئەوەی خەڵک چیتر لەو معانات و کێشانە نەژێت؟ بەدڵنیاییەوە چونکە ڕابردوو سەلماندوویەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردەکانی سەرۆکەکەی و ئەندامانی کادرەکانی و تیمە وەزاریەکەی چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان توانیویانە ڕۆڵی کاریگەریان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکان، سەرباری هەموو ئاستەنگە جیاوازەکان، سەرباری قۆرخکاری، سەرباری خۆسەپێنی، سەرباری کۆمەڵێک دروستکردنی ئاستەنجی ئیداری. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هێزێک بووە لە بەرەی میلەت، هەمیشە هێزێک بووە توانیوێتی کە لەگەڵ کۆمەڵانی خەڵک ئەو ئەنجومەنانە بکاتە سەنگەرێک بۆ داکۆچیکردن لە مافە دەستوری و نەتەوەیەکان و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان. دەستخۆش جا من زۆر تااقەتی دانیشتنم دکتۆر. باش وردە وردە بێ هەستین
زۆر بەخێر بێن مامباپیر لێرێ مامباپیر پیاوێکی تێکۆشەر و قارەمان عیار 24 بەخێر بێ مامباپیر چەپڵەیەک بۆ مامباپیر و هاوڕێکانی وێنەرێکی ڕاستەقینەی جوتیارانە سپاس کاک سۆران من پێم خۆشە مایکەکە بدەمە ئێوە ببن بە پێشکەشکار سەرنجێک ڕەخنەیەک پێشنیازێک بۆ دکتۆر هێرش بۆ لیستی 222 مایک ئازادە فەرموو دوو دڵ مەبە ئەجا فەرموو بەڕێست و گفتوگۆی بەڕێزە سڵاوتان لێبێت سڵاو لە توی بەڕێز من سازیانی شەی تاالبم ئای بەخێر بێ چی شەهید کە سوکاری شەهید جێگەی فەخرە لای ئێمە بژی زۆر سپاس ڕاستیەکەی من ئەمەوێت ڕاستیەک لەسەر بەڕێز کاک دکتۆر بڵێم کە ئەزمموی کاری ڕێکخراوەیی و حیزبی و خوێندن و دواتر ئەزمموی کارکردنم لەگەڵ کاک دکتۆرا باس بکەم بەڕێز کاک دکتۆر هێرش کە ئێستا کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شاری سلەیمانی یەکێکە لەو کادرە زۆر پێشکەوتوانەی کە من لە وێزگەکانی ژیانما بەرکەوتەمە بۆ لەگەڵیا ڕاستی ئیشکردنی ئەو لەسەر ڕێز و حرمەت و پاراستنی سنوورێکە لە هاوڕێتیە و لە ڕێکخراوەیە بە مەسئولێتێکی زۆر گەورەوە ئەرکەکەی خۆی جێبەجێ کردووە و لە کاتی خوێندکاریشە کە لە قۆناغی خوێندنی بە کالۆرۆسا من و کاک دکتۆر پێکەوە خوێندکار بووین سنوورێکی زۆر جوانی خۆی پاراست بوو و ئەیزانی چۆن هاوڕێکانی هاوسەنگی خۆی و هاوڕێکانی ئەپارێزێ لەسەر بنەمای ئەو ڕێز و وەفاایە و ئەو هەستکردن بە مەسئولەتی کە بەرامبەر بە هاوڕەکانیەتی بەسپاسەوە من لە وێزگەی دووبارە کە بەر کاک دکتۆر کەوتمەوە بوومەوە بە خوێندکاری بەڕێز کاک دکتۆر هێرش من خوێندکاری ماستەر بووم و بەڕێزیان مامۆستای من بوون دووبارە ئەو سەنگی و ئەو حرمەتەی کە لەوە هەبوو هەروەک خۆی بوو نەگۆڕابوو بۆیە من متمانەی زۆر باشم پێیەتی کە بڕواتە بەغداد لەوێ لە پەرلەمانە دەنگی من و دەنگی هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کورد دەبێت لەوێ هیوادارم متمانەی پێبەخشرێ هیوادارم ئەو لەو کەسە زۆر بەتوانایانە بێ کە وەکو نوێنەری ئێمە لە ئەوێ دەنگی ئێمە بێت هیوای سەرکەوتنی بۆ خوازم و هیوای سەرکەوتن بۆ بەڕێست و بۆ تەواوی لیستی 222 خوازم یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بژی چی تێ بەڕێز دکتۆر زۆر سپاسی دەکەم من گەورەی خۆیانە من هیچم نەکردووە مامۆستا سازیان خۆی کچی شەهیدێکی قارەمانە تاجی سەری ئێمە شەهیدان کە سوکاری شەهیدان و خۆشی کادرێکی ئەکتیوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و ئێستاش لە یەکێتی ژنان ئەندامی سکرتاریەتە ئێمە هەمیشە هاوڕێ بووین خوێندکار و مامۆستایەتی نییە هەمیشە خوشکی ئازیز و هاوڕێی خۆشەویستی منە زۆر سپاس و ئێستاش هەرچی هەیە ئەتوانێت دوایی ئەرکەکەی جێبەجێکە من ناو محەممەد دەرچووی زانکۆم سپاسخاون پیشەی خۆمم هەڵبەت من جنابی کاک دکتۆر مامۆستام بووە بە خۆشحاڵیەوە و ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەوەی کە حەزم لە زانکۆ بوو لە ئەکادیمیا بوو بە هۆکاری جەنابیانەوە بوو بێگومان نمونێکی جوان بوو لە ناو هەمومانە و پرسیارێکشمەیە لە جنابی کاک دکتۆر بەو پێی ئەزمونێکی باشیە لە ناو ئەکادیمیا و لە ناو زانکۆ و دامەزراوەیە تا چەند با بڵین کراوە یاخود ئەکرێکە خوێندکاری خۆمان ئاشنا بکەین بە کەلتوری وڵاتانی دیکە یا بیان نێرین بۆ وڵاتانی دیکە چی تێ بۆ هاوڕێکانت کە پاڵپشتی پرۆفسۆر دکتۆر هێرش ڕەسوڵ بکە هیوام وایە هەمویان دەنگی پێبن لەبەرەوەی پیاوی کتابڵێ ئەکادیمی پیاوی کتابڵێی زمانزان چووکە لە بابەتی عیلمیە ئینسانێک کە زمانی زۆر زانی ئەو ئینسانە ئاستێکی زانستی زۆر باڵای هەیە هیوادارم هەموو پشتیوانی کرد دەستخۆش سپاس دەکەم ئەمە ئەم
باسانە ئەرکت قورس ناکە دکتۆر هێرش مەسەلەن بۆ کاک محەممەد بەدڵنیایی بەڕێزێکتر گەورەی خۆیان چای مازەکە ئافرن بەدڵنیاییەوە ئێمە پلانمان دەبێت وەکو لیستی 222 دواتر لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆ گەنجان بۆ لاوان بۆ سێکتەری خوێندنی باڵا بۆ پەرەبردانی ئەو وارانە بەدڵنیاییەوە دەست خۆش بەڵێ یەک تۆ نزیک بی لە مایکەکە دیارە سەبارەت بە دکتۆر هێرش پیاوێکە ئەو سفەتانەی تێدان ئەوانەی کە هەموو ئەو سفەتانە جوانانەی کە خزمەت بە مرۆڤاتی دەکات پیاوێکی ڕازگۆ پیاوێکی سیاسی پیاوێکە بە ئۆفادار لە ژیانی ڕابردوویدا پیاوێکە کە شایستەی ئەوەیە کە کاندیدی ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڕاستی کاک دکتۆر هێرش نەک هەر بۆ خۆی هەم بنەماڵەکەشیان جارێ ئێستا یەکە کاک محەممەد کە برایەتی چەندی ساڵە ناسراوە لە ئەنجومەنی مەحافەزا حەچی ئێش و ئازارێکە لە دۆست و ناسیار و هەر شتێک لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێکە لە سفەتەکانی کردو دکتۆر هێرشیش تازەیە ئینشەڵڵا لە داهاتوودا گەبوو بە ئەندام پەرلەمان ئەوەی کە لە کاک محەممەد ڕوویداوە زیاتر لە ڕوودەدا و لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکەی و خزمەتی ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات دکتۆر هێرش جگە لە خۆی کە پیاوێکی ڕۆشنبیرە ئەوان پندێکی کوردەواری جوانی خۆمان هەیە دەڵێ خاڵان خوارزان بەزن کرد دیارە دکتۆر هێرشیش دکتۆر هێرشیش بەڕێز مامجەلال خوالی خۆش بێ خوارزای عەشیرەتی مەنگوڕا لێ مەنگوڕەکانیش بەکردەوە سەلماندیان پیاوی تێکۆشەرن پیاوی نیشتیمان پەروەرن هەزاران شەهیدیان لە ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەخشی و لەو ڕۆژەی کە خوارزایەکان دەسەڵاتی پیرۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەرکی خزمەتکردنی گرتووە نەک هەر کاک دکتۆر هێرش بنەماڵەکەی تەواوی عاشیرەتی مەنگوڕ وەکو هێڵە گشتەکە مان باپی بام پرسیارێک لە تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دابوون و ئەو ئەرکە پیرۆزەی لە سەرشانیان بۆ جێبەجێیان کردوون بۆیە شایستەی ئەوەیە ببێ بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاربژی مان باپیر من پرسیارێک لە تۆ بکەم تۆ یەکێتیی زۆر دڵسۆزی هەموو جارێ بەڵێ بەخوا لە عایرە دەرچووە مان باپیر هەموو جارێ دەڵێیت ئەوانەی دەچنە مەسئولیات دەچنە بەغجا ئاوا بکەن کوڕە بە قسەی مان باپیری بکەن ئێستا چیان پێ دەڵێن ئەوە دکتۆر هێرشێکێکیانە لێرە وڵا دکتۆر هێرش ئینشەڵڵا دەبێت لە باز ئەو ئەرکە پیرۆزەی دابێت کە پێی سپێردراوە دوچی دکتۆر هێرش ئەمە لە ڕابردوو سەر ڕای هەموو سەر کردارە جوانەکانی پیرۆزی یەکێتی نیشتیمان و ئەو کارە جوانانەی کردومانە بەڵام پشتیوان بەخوای دکتۆر هێرش لەو کەسانە دەبێت کە هەمومان شانازی پێ بکەین بۆیە ئەو داواکاریم لێ دکتۆر گیان خوا ئەگەر گەشتی ئەو ڕۆژەی ئەوەی وەکو وتەیەکی بەڕێز زەنای مامجەلال هەبێ ئەوەی دەمێنێ ماوە هەر دەژین بابا گرنگوێ چۆن دەژی وەفادار بە بۆ ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفادار بە بۆ خوێنی هەزاران شەهیدمان باوەکو ئەو کەسانە نەبین کە وەسفتان دەکەین دوای تر لە خۆمان و لە ڕابردوومان دەکەین بۆ باسی ئەو کەسانەوە نابێت چی پێ بۆ پیانە ڕاستەوخۆنیە بۆیە دەڵێ مەگەر ئەو شتەی لە بەرژەوەندیەکی هەموو لە ئەوەی تۆ بیڵی لە بەرژەوەندیە چی تێ بۆ خەڵکێکی زۆر جۆ لە تۆ دەگرێت تۆ پیاوێکی ڕاست و ڕەوانی بەڵێ بێگومان چیت هەیە بۆ خەڵک کە ئەم جارە دەنگدەنەوە بە لیستی 222 وڵی ئەمن وەکو خۆم چینە باشم کرد بێ ئەوەی من دەمەوێ جگە لە وەکو پیرۆزیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمن داواکارم لە هەموو کوردێکی بەشەرەف ئەوەی کە خۆی بە کوردەزانێ هەستی نێتەواتی هەیە هەرتی نیشتیمان پەروەری هەیە با دەنگی خۆی بدا بە ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکە گەنجەکەی ئێستامان کە ڕابەرایەتیمان دەکا کە ئێستا دەرکەوتووە پشتیوان بەخوای ڕێزکەی مامجەلالی گرتوتەوە بە زیادیشەوە جێبەجێ دەکا چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوو سەلماندوویەتی ئەوە ئەمن نیم باسی بکەم بڕۆ باباسی مێژوو ڕۆماننووسەکان بینوسن بە درێژایی مێژوو حیزبی کە دروست بووە عەرەکەی سیاسی تریش دروست بووە بەڵام دروست بوو لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕەگ و ڕیشەی جەماوەر دروست بووە لە ڕەگ و ڕیشەی نەتەوەی کورد دروست بووە حیزبی تریش پێشتریش هەبوون بەڵام دروستکراوی دەستی داگیرکەرانی کوردستان بوون هەر ڕۆژێک پێویستیان پێ بێ شەڕی پارچەکانی کوردستانیان پێ بێ هەر ڕۆژێکی پێویستیان پێنەوە بێ داگیرکەرانی کوردستان پێیان گوتونەوە بڕۆنەوە بۆ ماڵێ بۆ ئاش بەتاڵ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو هەچیچێکی قەدەکە کرایشە لیانداین بە کیمیایی لیانداین ئەنفالیان کردین هەچی کە لە دنیادا کراوە بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بەڵام سپاس بخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرسکرد کەوت سەرۆک مامجەلال بوو بە سەرۆک کۆماری عێراق ئەو جار مێژوو تۆماری کرد لە دواییشەوە ئێستا
سەرۆک باڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە پشتیوان بەخوای هەموو دڵسۆزەکان دەنگ دەدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان چیتر دەنگی خۆیان خەسار ناکەن بەو کەسانەی کە دروستکراوی داگیرکەرانی کوردستان. هەر بژی ما باپی سپاس دەکەم. فەرموو دکتۆر چی تێ لەسەر وتەکانی؟ زۆر سپاس مامباپیر مامی گەورە و ئەزیز و خۆشەویستمانە بە هاتنی گەورەی کردین بە قسەکانی گەورەتری کردین جەنابیان هەمیشە ڕێنماییکاری ئێمان چونکە ئەزمون و شارەزایی جەنابیان و کاک عەلی و هەموو ئەو بەڕێزانەی کە تەمەنیان لە ئێمە گەورەترە ئەزمونیان لە ئێمە زیاترە شارەزایی و قاڵبووی خەباتیان لە ئێمە زیاترە ئێمە زۆر سوودیان لێ وەردەگرین بەخێر بێ سەرچاومان دەست خۆش. کەزانم پێشەکی بە خێراتی میوانەکانتان دەکەم وەرەمە سپاس. وڵای من نازانم چی بۆ پیاو بڵێم خۆم نازانم چی پێ بڵێم بەس تەنها زۆرە پێش لە مایکێک یەک گوشێکی پیاڵێم دەڵێم ئەمنیش بەکو تۆ کاکە دکتۆر گیان بۆ کوردستاندا دەبرم لە پێناو ئەو کاتە دەڵێم ئێمە سەربەرزین بۆ کاندیدی پێچ هەموو کات فەرزین ئەم پیاوە کاکە دکتۆر دەستپاک ئەمین و ئەمانەت کابرایە کە پیاوێکی بەڕێز دکتۆرێکی بەڕێز ئینسان دیارە هەر لە دوورەوە دیارە ئینسان کە چۆنە یعنی بڵێم چی هاوکاری چەندین ماڵە شەهیدی کردووە هاوکاری چەندین ماڵە کەم دەرامەتی کردووە یعنی ئەمە جێگای دەستخۆشیە هیواداری بێک داوایەکەم لە دکتۆریان دکتۆر ئەگە کوێ بۆ بەغداد چی بۆ کەسوکاری شەهیدان چی بۆ ماڵە هەژارەکان چی بۆ خوێندکارە بەڕێزەکان چی بۆ قوتابیە بەڕێزەکانەکە هەر ئەوەندە جوابی ئەو پرسیارە بداتەوە. زۆر سپاس کاک داستانجان بەخێر بێ خۆتان تاجی سەرن کە سوکاری شەهیدان کە مەندامانی سەنگەر پێشمەرگە قارەمانەکان ڕێخستنە نهێنیەکان ئەگەر ماندوو بووی دانیشت چین و توێژە جیاوازە چێشەم نیە بەڵام ماندوو نابین کاندید ماندوو کاندید بەردەوام دێ و دەڕوا من یەکێک تایبەتمەندیەکان ماندوو نابم دکتۆر زانە ماندوو نابم ئێوە تاجی سەری ئێمەن ئەرچی ئێمەیە وەکو فراکسیۆنی سەوز فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەی نێرانی عێراق ئینشاڵڵا ئەگەر ڕۆشتین لەگەڵ هەڤاڵەکانم ئەوەی کە پێویستە لە ڕێی پرۆژە یاساکانەوە خزمەتی کە سوکاری شەهیدان بکەین ئەو شایستەدارایانەی کە لە بەغدا هەن بەڵام لە هەرێم نین بتوانین هاوتایان بکەین ئەو امتیازانەی کە پێویستە بۆ کە سوکاری شەهیدان بۆ زیندانە سیاسیەکان هەموو ئەوانەی ئەنفالکراوان ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان خەباتیان کردووە خوێنیان ڕشتووە ئارەقیان ڕشتووە و بەرهەمی ئەوانە کە ئێمە ئێستا بە ئیسراحەت و بە ئازادانە تێدا دەژین بتوانین خزمەتیان بکەین. کاک زانە گۆبەر ڕووباری خوێنی داوا و حیزبە ئەم حیزبە ڕووباری خوێنی داوا ئەو کاندیدەش کاندیدێکی بەڕێزە کاندیدی دەبین و دەستپاکە دیواداری من لە پێشەکی کە گوتم باشترینەکانیان هەڵبژاردووە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین کاندیدی دابەزاندووە کاندی هەڵبژاردووە کوڕی شەهید کچی شەهید دەستپای یعنی پرۆفیسۆر ئەمە دەرەجەیەکە کاندیدی ژمارە پێنج دەرەجەیەکە داوا لەو برادەراجە هەمووتان سەوتی بدەنێ هەمووتان دەنگی بدەن هەمووتان دەنگ دەدەن بە 222 بەڵێ دەنگ دەدەن بە ژمارە پێنج دەست خۆش کاکە با گەنجیشی تێدا بێ هەرچەندەمان با پێرەمەش گەنجی نا پێش هەموو شتێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی دکتۆر هێرش و میوانە بەڕێزەکانی شەکەم دکتۆر هێرش وەکو یەکەم گەنج لە کوردستان و عێراقا کە پلەی زانستی پرۆفیسۆرە ئەگەر چوویتە بەغداد چی یەکەی بۆ گەنج یاربژی جوانە ئافرین بۆ جەراتە بژی فەرم بەڕێزێکی تر بەڕێزێکی تر بە عەفوەن فەرموو چیەکەی بۆ گەنج تا زۆر سپاس بۆ کاکە گەنجە خۆزە بەخێر بێت لەبەروی من هەر لە زۆر لە ناو گەنجان ئیشم کردووە لە سنتەری گەنجان لە کۆمەڵی خوێندکاران لە لاوان یاریدەری سەرۆکی زانکۆ خۆم گەنجە یاریدەری سەرۆکی زانکۆ و کاروباری خوێندکاران و ئێستا لە ناو خوێندکاران کار دەکەم بەرنامەی زۆر باشمان هەیە لەناو بەرنامەیەکی نیشتیمانی کوردستان وەکو کاندیدیش بە هەمان شێوە پێش هەموو شتێک ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین کە کەرتی تایبەت بەهێز بکەین لە ناو شار و شارچکەکانمان بۆ ئەوەی بتوانین هەلی کار زۆرتر بکەین بۆ گەنجانمان و بەڕاستی چونکە کەرتی گشتی پڕ بووە و توانای دامەزراندنی نەماوە ئەمە واقعەکە
لە عێراقیش هەروای لێ هاتووە و هەندێک بیمە هەیە هەندێک شایستەی دارایی هەیە بۆ گەنج بەتایبەتی بۆ گەنجی دانەمەزرا و هەوڵ دەین هەم لە بەغدا زیادی بکەین هەم بۆ هەرێمی کوردستانیشی بهێنین زۆر سپاس. فەرموو بەڕێستان. ڕۆژتان باش، یەکێتی نیشتیمانی کوردستانتان باش، یەکێ لە کارە جوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم کاریا کردی دەستنیشانکردنی کۆمەڵێک گەنجی زۆر جوان بە توانە بە سەلیقە جددی دڵسۆز. یەکێ لەو کاندیدانە هاوڕێی ئازیز و خۆشەویستم دکتۆر هێرشە کە بە ژمارە 5 کاندید کراوە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە لەگەڵ کاک دکتۆر هێرشە ئێمە ئەیامێکە زیاتر لە 25 ساڵە هاوڕێی کاری ڕێکخراوەیی لە کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە لە قۆناغەکانی خوێندن لە زانکۆ لە کاری حزبیە ئێستا شەر هاوڕێین. یەکێ لە کارە جوانەکانی دکتۆر هێرش پێتان بڵم کەسێکی زۆر جددیە واتە دەستیدایە کارێک دەستبەرداری نابێ هەتا دەگاتە ئەنجام هەتا ئەنجامەکە بەدەستێنێ وازی لێ نانێ. ئەمە دڵسۆزی ئەم کەسە دەرەخا دڵسۆزی دکتۆر هێرشدا دەخات. هیچ لە کارەکانی تر نیوە ناچڵ شجە نایڵێ لە هاوڕێەتیەوە بگرە هەتا کاری ئەکادیمی و خوێندن و پرۆسەی ئیداری. پەرلەمانی عێراق بۆ خۆمان دەزانین خەڵکانی ئاوای پێویستە. بیرمان نەچێت لە پەرلەمانی عێراقدا لیژنەیەکەیە بە ناوی لیژنەی خوێندنی باڵا و پەروەردەوە. خەڵکی وەک دکتۆر هێرشی پێویستە کە کار لەسەر سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا بکە چ لە عێراق چ لە کوردستاندا. بیرمان نەچێت ئێمە مامۆسایانی زانکۆ کۆمەڵی کێش و گرفتمان هەیە کە کەسێک نەبووە تا ئێستا خەمخۆر بێت لە پەرلەمانی عێراقا کار لەسەر پرۆسەی خوێندنی باڵا و پەروەردە بکات لە کوردستانە. ئەمەش خەڵکی وەک دکتۆری هێرش ژمارە 5 پێویستە بەڕاستی. جگە لەوە خەمخۆری خوێندکارانە خوێندکاران گەنجان لاوان ئەمانەیش پێویستە وەک چۆن کۆمەڵە هەلی کار لە بەغدا هەیە بۆ گەنجان ڕەخساوە بۆ خوێندکاران ڕەخساوە پێویستە خەڵکی وەک دکتۆری هێرش لە پەرلەمانی عێراقا هەبێ و بەرگریەکی سەرسەختانە بکات لە گەنجان و لاوانی هەرێمی کوردستان. ئەمە کارێکە پێم وابێ بە خەڵکانی وەک کاک دکتۆر هێرش ژمارە 5 دەکرێت. دەکرێت ئێمە پشتیوانی بین هاوکاری بین لە هەڵمەتی هەڵبژاردندا پشتگیری لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین پاشان پشتگیری کاندیدی ژمارە 5 بکەین. قسە زۆرە لەسەر کاک دکتۆر هێرشی بکەم بەڵام دەکرێت لە ڕێگەی پرۆژە یاساوە ئێمە بتوانین دوای ئەوەی کە دەرچوو بۆ پەرلەمان لە ڕێگەی پرۆژە یاساوە هاوکار و پشتیوانی بین بۆی لە پەرلەمان بەرگریکارێکی سەرسەخت بێ لە سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان. دەستخۆش زۆر سپاس ڕێزی شتێرەگەر قسە بکات تەمەنم کە ویکتۆر عەباس بۆ وتە دکتۆر تاژان فەرموو هیوادارم لەو ئاستەداوم. زۆر سپاس. ئەویشتان بان کردە؟ بەڵێ ناسی دکتۆر تۆزێک معروفە بۆ زۆرنا تۆی ناسی شتێک زۆرنا فەرموو دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ هەموو ئەوانەی کە ئەمڕۆ ئەرکیان کێشا هاتنە ئێرە بۆ پشتیوانی لە دکتۆر هێرش کاندیدی ژمارە 5 لە لیستی 222. من هەمووەکو هاوسەر هەمووەکو هاوڕێ هەمووەکو هاوپیشەکە بێکۆ کارەکەین هیوام زۆر پێێتی متمانم زۆر پێێتی ئەزانم لە ئاست ئەو ئەرکەدا ئەزانم ئەتوانێ بیکات بۆی هەمیشە پێڵم بەردەوام بە مەوەستە بڕۆ بەرەو پێش ماندووی بۆی بێگومان هەرپشی بێگومان خاڵێکتان نەکات تەمەند درێژ چیت هەیە بۆی بۆ گەر ئینشاڵڵا دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بکا لەوێ مەسەلەن ئەو خەموو هەمانەی کەوە بە یەک و ئاڵوگۆڕتان کرد. ئەرکەکان زۆرن هیواکانمان زۆرە پێی هیوادارم ئەوی کە بتوانێت کە ئیکا کە لێ ڕائبینم کە بیکا لە پەرلەمانی عێراق وەکوی کە خۆشی باسێکرد لە کار و بەرنامەکانیە هاوتاکردنی ئەو شایستایانەیە کە لە بەغدا هەنوو لێرە نین هاوتایان بکەینەوانێ هەلی کاری زیاتر و کەرتی تایبەت بەهێزتر بکەین بۆی گەنجەکانمان هەمیشە
چیان لەوە نەبێ ئیلا لە کەرتێکی گشتیا ئەبێت دا بمەزرێ بۆ ئەوەی لە داهاتوە پێویستی بە شتێک نەبێت نە ئەتوانێت لە کەرتی تایبەتیشا بە هەمان شێوە ئەو کارە بکە هەروەکۆی لە وڵاتانی تریشێ ئێمە هیچمان لەوە کەمتر نییە بۆیە بنەزانم دکتۆر ئەتوانێت بیکە بە هەمان شێوە لە لیژنەکانی خوێندنی باڵا و پەروەردەیە ئەزانم ئەتوانێت بەرەو پێشی ببە ئەتوانێت کار بکە ئەتوانێت یاساکان بگۆڕێ ئەتوانێت هەگی یاساکان هەموار بکەنەوانێ تەمان ئەمە بە پشتیوانی هاوکارەکانی لەوێ و بە هەوڵ و هیمەتی خۆیەتی ئەتوانێت بیکە بۆیە من هەمیشە داوام لێتی ئەوەی لە توانادا هەیە بیکە لێمەوە ئێستا دەنگی تۆ بۆ کاندیدی ژمارە پێش دکتۆر هێرش ڕەسوڵ سواز دکتۆر تاشان کەچتر ئێوە گەنجەکانتان قسە بکەن هەرە مۆبایلە سێلفێکمانەگرن و ئەگەر هاوکارانم ئامادە بن ژمارەیەک کەسایەتی و کەس و هاوڕێ دۆستتر هاوڕێ نووس بەخێر بێ سوپاس قسەیەک لەسەر دکتۆر هێرش ناکەی باشە سەلامەتە بی ئەو ڤیددیۆیەمان بۆ ئامادە بکەن بەیەکەوە سەیری بکەین فەرمونون بە ڕوخسەتیەوە سڵاتان لەبێت دیارە پرۆفسۆر دکتۆر هێرش ڕەسوڵ مراد لە ساڵانی ڕابردوو کادری بوو لە کادرانی زانکۆی ڕاپەڕین جێگیری سەرۆکی زانکۆ بووە و هەمیشە دکتۆر هێرش بە خەم کار و بە خەم هاوڵاتیانەوە بوو بەتایبەتی بۆ ئەو کارانی کە پێوەستە بە خوێندکارانەوە و کادریشی دڵسۆز بووە بۆ پیشەکەی بۆ هاوڵاتیانی کە سەردانیان کردووە و هەمیشە هەوڵی داوە تاوەکو بتوانێت خزمەت بە خوێندکاران بکات لە ناوچەکەماندا وەکو ئەکادیمیست دیارایی یەکەم پرۆفیسۆر بووە لە کارەکەی خۆیدا لە پسوەرەکەی خۆیدا سەرکەوتوو بۆ توانیوێتی ڕۆڵێکی باش ببینێت لە هۆشیارکردنەوەی خەڵک و لە هۆشیارکردنەوەی ڕاگەیاندکاران بۆیە من پێم وایە کە لە هەر کار و پیشەیەکدا بێت دەتوانێت لە داهاتوودا سەرکەوتنیی باش و خزمەتێکی باش و بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی بژێڕێت بۆ ئەو ئەرکەی کە پێی دەست پێ بدرێتیان دەتوانێت کە بیکات. سڵاتان لێبێ هاوڕێیان و هەواڵان و بینێرانی خۆشەویستی کەناڵی کورسات لێرەوە لە ڕێگەی ئەم پەیامە ڤیددیۆیە دەمەوێت مشتێک لە خەرمانی خزمەت و هاوکاری و هاوڕێتی دکتۆر هێرش ڕەسوڵ مراد کاندیدی ژمارە 5 لەسەر لیچی 222 بە دەردی سەرۆپاڤڵ گوتی 222 لەسەر پارێزگای سلێمانی خۆی کاندید کردووە لێرەوە دەمەوێت وەک هاوڕێک وەک هاوکارێک وەک خوێندکارێک تەواوی مشتێک لە خەرمانی کار و چالاکیەکانی یاخود یارمەتیەکانی بخەمە ڕوو دکتۆر هێرش ڕەسوڵ مراد کاندیدی ژمارە 5 هاوڕێمانە برامانە باش هاوشاریمانە باشە و برا گەورەمانە باشە کۆمەڵێک کار و چالاکی دەکردن هەمیشە جێ سەرنجی سەرجەم خوێندکاران بوو سەرجەم فەرمانبەران بوو باشە ئالەوێ یعنی سکرتێرەکە کە دانیشت بوو لای لە بەردەرگاکە هەمیشە کە ئێمە دەچین بۆ ئەوێ وەک هاوڕێک بە دکتۆری دەگوت هاوڕەکانت هاتوونە نەیەگوت خوێندکاران هاتون یاخود کارێکیان هەیە یاخود چالاکیەکیان هەیە باشە دەگوت هاوڕەکانت هاتوونە باشە ئەوە بۆ ئێمە یعنی گەورەیە جێگای سەرنجە جێگای ئاماژەیە کۆمەڵێک لە فەرمانبەران و مامۆستایانیش هەمیشە وەک ئێمە لە مەدح و سەدای دکتۆرا بوون ئەگەر ئێمە یعنی کەمینیەک بڵێن هەرو فەرمانبەرانە یاخودە مامۆستایانە زۆرێک لەو کار و چالاشی و یارمەتی و هاوکاریانەی دکتۆر هێرش دەخەنە ڕوو لێرەوە دەمەوێت پەیامێک بۆ دکتۆر هێرش بنێرم پەنا بە ئەڵڵاهی گەورە پەنا بە ئەڵڵاهی گەورە ئینشاءالله لە هەوڵ و تێکۆشان و یعنی پەرەپێدان داین ئینشاءالله بۆ ئەوەی زۆرترین دەنگ بۆ جەناب بکەینەوە لە ڕێگەی ئەم پەیامە ڤیددیۆیەوە دووبارە ڕێزسڵاوم بۆ سەرجەم بینێران و خۆشەویستانی کەناڵی کورسات ئینشاءالله دکتۆر هێرش ڕەسوڵ کاندیدی ژمارە 5 بە هیوای سەرکەوتن دەنگ بدەن بە دکتۆر هێرش ڕەسوڵ کاندیدی ژمارە 5 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی خوێنی شەهیدان. دکتۆر هێرش ڕەسوڵ کەسایەتێکی جێگیر و کوڕێکی خۆشەویستی دەبەرەکەمانە لە میانەی کارکردماندا بەیەکەوە لە زانکۆی ڕاپەڕین جێگا ڕەزامەندی ئێمە بووە هەم وەک هاوکارێک لە ناوەندێکی ئەکادمی کە لە زانکۆی ڕاپەڕین هەمیشۆک و دراوسێ لەو کاتەوە تاوەکو ئێستا ئێمە لە پەیوەندی هاوڕێتی داین بەو پێی بەڕێزیان ئێستا ڕاژەکەی لە زانکۆی سلێمانیە ڕاگریشێک لە کۆلێژەکانە ئەگەر خوێندکارێکی دەبەرەکەمان ئیشوکارێکی هەو بێت لە سلێمانی تەلەفۆن و پەیوەندیمان پێوە کردووە و زۆر بە خۆشحاڵیەوە ئیشوکارەکانی بۆ ڕاپەڕاندووە بەبێ ئەوەی پرسیارکان ئەم خوێندکارە چێ و لە چ بنەماڵەیەکە و سەر بە چ ئایدۆلۆجیایەکە بۆیە دکتۆر هێرش جێگای ڕەزامەندی ئێمەیە
هیوای سەرکەوتنی بۆ خوازێن. دکتۆر هێرشی برام هەر لە منداڵیەوە کەسێکی وریا بوو بۆ خۆی خۆی پێگەیاندووە و دڵسۆز بۆ بۆ دەوروبەری بۆ دایک و باوکی بۆ خوشک و برایەکانی بۆ هەموو تاکەکانی خۆی و بۆ خوێندکارەکانیشتی بە هیوای سەرکەوتن بۆ دکتۆر هێرش. تەرخانکردنی سیچرکە بۆ قسەکردن لەسەر کەسێک کە 30 ساڵە بیناسی هەر ناسی نا هاوڕێ بێ هەر هاوڕێنا ئەو هاوڕێ دکتۆر هێرش ڕسوڵ بێ ڕاستی کارێکی قورسە چونکە تەواوی ئەو 30 ساڵە هیچ جۆرە بابڕانێک هیچ جۆرە پچرانێک لە هاوڕێتیماندا دروست نەبووە هەمیشە بەتەنگ یەکتریەوە بووین هەمیشە لە تەنیش یەکتریەوە بووین و بەتایبەتیش ئەو کە حەزی ئەوەی هەبە بەردەوام کە بەرژەوەندی هاوڕێکانی وەکو بەرژەوەندەکانی خۆی سیرکا و هیچ کەسێکی بەکار نهێنەوە بۆ پەڕینەوە بۆ بەرژەوەندێکی تایبەتی خۆی تەواوی وێزگانێکی ئێمە کارمان تیاندا کردووە هەم لە بواری ڕاگاندن هەم لە بواری خوێندن هەم لە بواری کاری ڕێکخراوەیی لە هەموو ئەوانەدا سەرماندوویەتی کە شایستەی ئەوەیە کە مرۆڤ ژیانی خۆی تەرخانکە لە تەنیشتەوە بێ و هاوڕێی بێ و بەڕاستی یەکێک بێ لە کەسە نزیکەکانی تەمەنای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ دکتۆر هێرش ڕسوڵ. من دەمێکە هێرش دەناسم بەڵام ناسینی تەواوەتیم لە ساڵی 2004 دەست پێ دەکات کاتێک ئەو یاردەری سەرۆکی زانکۆ بۆ کارباری خوێندکاران و بە منیش بەڕێوەبەری تۆماری گشتی زانکۆی ڕاپەڕین بوو. کاکتۆ هێرش نمونەی کادرێکی دڵسۆز و بەخەم بوو توانا و هزد و تێڕوان و کاری ڕۆژانەی لە کردارەکانیەوە دەردەکەوت کە سایەتێکی ڕۆژبەرز و خاوەن ڕەفتاری جوان و دەستپاک و دایان پاک و ڕاستگۆ بوو. هەروەها ڕێچکەی هێمنی و لێبوردەیی بەشێکی ئەم سفەتانن کە کاکتۆ هێرشی پێوە دەناسێتەوە و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. سڵاوتان لێبێت ئەمە پێناسێکی کورتی کەساتی دکتۆر هێرش بکەم. دکتۆر هێرش خاوەن کەساتێکی بەرز و پێگەیشتی کۆمەڵاتی بێهێزی هەیە لە تەواوی جوولکانی ژیانیدا لەو ئەرکانی کە پێیان سپاردووە سەرکەوتووە خاوەن بەرزترین بڕوانامەیە. من بە خۆم بنە ماڵەکەم ئەم زۆر کەسانە بە شایستە دەزانم ببنە جێی متوانێت خەڵکو و دەیجی پێ بدەین. ئەمە بە ئۆنلاین و بە ئۆفلاین شوێن لە خەڵک وانێت چیان پێگوتی ئێستا نەریتێکی بەرنامەکەمانە من سوپاسی وەزەمە لێرە پاباسێکی خۆشمان بکەین تیمێکی لێرە هەموو بە ڕۆحێتێکی هاوبەش دەستگای میدیای کورسات هەمیشەوا بوو مەسەلەن کاکسیروان بیرۆکەیەکی بۆ دێ تەطبیق بووە گرنگەوێ لە خزمەتی بەرنامەکە و پرۆسەکەیە بێ سە لێرە دکتۆر هێرش ڕسوڵ مراد کاندیدی ژمارە 5 لیستی 222 لە بازنەی سلێمانی لێرە دانیشتووە تۆ وەکو هەر یەکێک لەو بەڕێزانە لەو مایکەوە چی پێ دەڵێ فەرموو بچمە ئەوێ ینی بڕۆ ئەوێ چکە ئێستا دێرە تۆ نەمایت ئێستا تۆ لە ناو جەماوەرەکەی حساب بکە دکتۆر هێرش ڕسوڵ لێرە دانیشتووە بەڕێزت چی پێڵێ قورسە پرسیارێکی قورسە بەس هەوڵدەم من هەستەکەم پیاوی هەرکە قورسەکانیت زۆر سپاس زۆر سپاس من هەستەکەم پێنج تایبەتمەندی لە دکتۆر هێرشدا هەیە هیوادارم لە دوای وەرگرتنی یان پێسپاردنی ئەو وەرکەش قورسەش کە ئەنجومەی نوێنەرانی عێراقا ئەو پێنج تایبەتمەندی تیا بمێنێت یەکەمیان خاوەن مەبدەئە کەسێکە خاوەن باوەڕێکی پتە و مەبدەئە دومیان جدیەت و دڵسۆزی لە کاردا سێیەم سادەیی و خاکەڕایی چوارەم توانا و کارامەیی زۆر پێنجەمیش بەردەوامی و پشودرێژی داوا دەکەم لە دکتۆر هێرش کە ئەو پێنج تایبەتمەندی بە زیادەوە تێدا بمێنێ و بتوانێت بەرەو سەرکەوتنی زیاتر بڕات هەروژی داوا لە هاوڕێ و دۆستانت چیە لە ناو زانکۆ لە دەرەوەی زانکۆ بۆ دکتۆر هێرش بەدڵنیاییەوە داوا لە هاوڕێیان و دۆست و هەواڵان دەکەم لە خوێنکاران لە گەنجان لە جوتیاران لە پێشمەرگەکان لە کەسوکاری سەربەرزی شەهیدان زیندانیانی سیاسی ڕێخستنە نهێنیەکان کەمەندامانی سەنگار ژنان گەنجان هەموو لایەکان نەک هەردەنگ دەنێ دکتۆر هێرش بەڵکو ئیشی بۆ بکەن دەست خۆش فەرموو بۆ ئێرە دکتۆر هێرش خۆشەویستانی کورسات نیوز بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ دکتۆر هێرش ڕسوڵ مراد کاندیدی ژمارە 5 لە لیستی 222
یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. وەکو وتمان هەمیشە باشترینەکانمان پێشکەشکردن لە وتەیە و بەڕێزانش و لە قسەکانی خۆشیە ئەوە دەرکەوت. بە هیوای ئەوەین کە هەمووتان لە مەڵژارەدا دەنگ بدەنە لیستی 222 هێزی تۆین لە بەغدا و کاندیدە زۆر باشەکان. ئێمەش لەگەڵ هاوکارانم کۆتایی بەو بەرنامەیە هێنین تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ.